حيمانا صافولاتي كورانا ديما يعني يا جرجوانا آوا بها نشتمانا. ئازیزانم سڵاوتان لێبێ ئێمە لە گۆشەیەکی تری ئەم نیشتیمانەین لە گوندێکی جوانی سنووری قەرەداغ ئەویش گوندی باخانە. دەمەوێ قسە لەسەر ناوی باخان بکەم. ئەم ناوە لە ناو فەرهەنگی زمانەوانی کوردی و هەروەها تەنانەت ئەدەبیاتی کلاسیکی کوردیشە بەکار دەهێنرێت و ناوی باخان بۆ زۆر شوێن بەکار هاتووە لە کوردستانە. چەند گۆشەیەکی ئەم نیشتیمانەمان هەیە ناوی گوند و ناوی هاوینە هەوار و بگرە ناوی کۆمەڵێک شوێنی گرنگ بە ناوی باخان ناونراون. با بزانین ڕیشەی باخان بۆچی ئەگەڕێتەوە. هەندێک دەڵێن باخان ناوێکی لێکدراوە، با زائیدەن خان. با لە زمانی فارسیە واتە لەگەڵ، خانیش بریتی بووە لە پۆستێکی سیاسی، پلەی پۆستێکی سیاسی کە لە کۆندا چۆن سوڵتان پادشا مەلیکمان هەبووە خانیشان هەبوو، واتە لەگەڵ خان یاخود ئەوانەی لەگەڵ خانن. دەڵێن ئەم ناوە لەوەوە تاشراوە، ناوێک بووە تاشراوە با لەگەڵ خانواتە لەگەڵ سوڵتان. بەڵام ڕەچەڵە کە ئەسڵەکەی یاخود بۆ چوونە زانستیە بەهێزەکە کە ناوێکی ڕەسەنی کوردی زۆر جوانە دەڵێ باخان، واتە زیاتر لە باخێک کە دەچیتە شوێنێکەوە دەڵێ ها لە ناو باخان. بۆ نمونە لە زمانی کوردیشا هەمانە دەڵێ لە ناو باخان ئاه و ناڵین دێ، دەڵێ شاینێ و گوڵان ڕۆیی. مەبەست لە باخانەکە واتە تەواوی باخەکان، بەشێکی زۆری باخەکان، یان ئەو شوێنەی کەوا باخی زۆریە وەکو زیاتر لە باخێک لەوە هاتووە. ئەم ناوچەیەش باخ و باخاتێکی زۆری لێیە. دەکرێت هەدیسانەوە جوگرافیای ناوچەکە تەحاکمی بەوە کردوێ وتبیانە ئەو ناوچەیە بۆڵێ مەسەلەن بۆ نمونە لە کۆندا با بڕۆین بۆ باخان واتە بۆ باخەکان. لێرە باخ و باخاتێکی سەوزایەکی زۆری هەیە، بۆیە وشەی باخان یاخود ناوی باخان بۆ چوونی دووەم دەڵێ ئەو ناوچەیانە دەگرێتەوە یاخود بەو شوێنانە دەوترێت کە زیاتر لە باخێکیان لێ یاخود چەند باخێکن ئیتر دوو باخ بێ سێ باخ بێ، بۆیە بە جەمع باسییان دەکەن کۆی باخێک بۆ باخانەکەیە. بۆیە ناوی باخان دروست بووە لە ئێستاشدا یەکێک لەو گوندە جوانانەی سەرجادەی قەرەداغ سلێمانی پێشەوەی بگەیتە قەرەداغ گوندێکە ئاوەدانێکی زۆر جوانی هەیە. ناوی باخانە سەوزایی و کەشێکی زۆر زۆر جوانی خۆشی هەیە. ئەم ناوە بڕاوە باڵای بەشێکی تری گۆشەیەکی تر و گوندێکی تری جوانی ئەم نیشتیمانەیە.